بیرۆکە یەکەم جار زۆر بچکۆلە بوو، بەڵام پاش ماوەیەکی کەم سەمونەکەی ئێمە زۆر ئاشنا بوو بە خەڵک و ڕۆژ بە ڕۆژ داواکردنی سەمون لەسەر ئێمە زیاترە بوو. لە پاشانە ئێمە هاتین بیرمان لەوە کردەوە کە بتوانین ئەم پرۆژەیە گەورەتر بکەین، بتوانین خزمەتی زیاتر بگەێنین و جۆرەکان زیاتر بکەین، بابەتەکان تێروتەسەتر بکەین. هەستین بە دانانی پلانێکی پتە و کە پاکردنەوەی ئاو، چۆنەتی هەڵگرتنی ئاو، دابینکردنی هەوایەکی پاک لە کاتی پیسبوونی هەوا لە دەرەوە کە دیاردەی خۆڵبارین لە وڵاتە زۆرە، هێنانی چەند جۆرە ئاردێک کە لە وڵاتی ئێمە بەداخەوە نییە، لەوانە ئاردی جۆ، ئاردی کەپەک، ئاردی گەمەشامی کە داواکارێکی زۆرمان لەسرە کەسانێکن بەداخەوە نەخۆشیشانەیە کە پێوتر نەخۆشی سیلیاک، ئەم جۆرە نەخۆشیە یا ئەم جۆرە نەخۆشانە ناتوان بە هیچ شێوەیە گەرم و جۆ بخۆن و ئەو جۆرە ئاردەش بەداخەوە لێرە وجودی نییە. هەستاین بە دابینکردنی ئەو جۆرە ئاردە بۆ یەکەم جار بگرە لە سەرانسەری عێراقا کە خەڵکانێکی زۆر ئەتوان ئەو جۆرە سەمونە بەکاربێن و بیخۆنۆک و سەمونی ئەتیادی بەکاری بێن و دوور بن لەو معاناتی کە تووشێ بن لە خواردنی گەرم و جۆیە. ئێمە بابەتەکان جیاکراوەتەوە، وەکو بڵێن سەمون بە ئاردی سپی، سەمون بە ئاردی بۆر، سەمون بە ئاردی جۆ و کەپەک و ئەم بابەتانە، شیرینیمانەیە، هەروەها خواردنمانەیە، هەنێ خواردنی ژەمی بڵێن بچووک بۆ خواردنی بەیانیان و نیوەڕوان و ئێواران. ئەگەر باسی یەکەم هەنگاو بکەین سەمون، ئێمە گرنگی زۆر بە سەمونەین. یەکێک لە بابەتەکانی ئەمڕۆمان بریتە لە تۆستی جۆ. تۆستی جۆ بەرهەمێکی ئەوروپیە کە ئێمە یەکێ بوون لەوانەی کە بۆ یەکەم جار لێرە دامانهێنا. تۆستی جۆ پێکێک لە ئاردی جۆ و ئاردی گەنم. بێگومان ئاردی جۆ بەتەنیا ناکرێت بە نە بە سەمون نە بە نان، ئەبێ بە ڕێژەیەکی دیاریکراو لەگەڵ ئاردی گەنما تێکەڵ کرێت و لە هەمان کاتا ئێمە چەند دەرمانێکی کوردەواری خۆمانی تێکەڵ دەکەین کە هەم تامێکی خۆشیە بە تۆستەکە و لە هەمان کاتە گرنگی هەیە بۆ تەندروستی هەزمکردنی ئەو جۆرە سەمونە لە ناو کۆندامی هەرسا. تێکەڵکردنی بابەتەکان ئێمە بە شێوەیەکی ستاندەتی ئەوروپی ئیشەکەین، هەمی بە گرامە، بگرە ئاوەکەش بە لیتر و ملیلیتر بەکارێنین، گرنگیەکی زۆرین بە پلەی گەرما، هەروەها ڕێژەکان هەمی بە شێوەیەکی دیاریکراو بە پێی گرام و بە پێی قیاساتی خۆمان کە تێکەڵ دەکەین بەو شێوەیە لە عەجانەکە ئەسوڕێت، پاشان لە پلەیەکی گەرمی دیاریکراوە هەویلەکە کۆتایی پێێت و ئێتە سەرمێز و ئیشی پێکرێت. ئەم جۆرە خواردنە بە شێوەیەکی گشتی بۆ بەیانیان بەکارێت کە بۆ بەیانە ئەکرێت بە شێوەی سەندەویچ و لە خواردنی بەیانیانە بەکارێت. بە هەمان شێوە بۆ هەندێک کات لە کاتی ئێوارانە بۆ خواردنی سووک هەندێک کەسان ئێواران پێویستیان بە ڕێژیمە ئەتوان ئەم جۆرە تۆسە بەکاربێن و بە شێوەی وەکوتم سەندویچ بەکاری بێن و بیخۆن. یەکێ لە بابەتە گرنگانی ترمان بریتە لە کولێرەی جۆ. کولێرەی جۆ پێگێ لە ئاردی
سپی ئاردی جۆ هەروەها بە ڕێژەیەک کەپەکی تێکەڵاوەکەین کەپەک بۆ تێکەڵای ئەم ئاردی کولێرەیەکەین بێگومان کەپەک سوودێکی تایبەتی خۆی هەیە کەپەک بریتە لە مادە ڕێشاڵەکان مادە ڕێشاڵەکانیش بە شێوەیەکی بەرچاو تایبەتمەندێتی خۆی هەیە بۆ کۆندامی هەرس و توانای هەڵمژینێکی زۆری هەیە کە ئەتوانێت بڕێکی زۆر لە مادە شەکرەکان و چەورەکان کە لە خواردنەکە یا لە ژەمە خواردنەکە هەیە هەڵی مژێ و لەگەڵ خۆیان بچێتە دەرەوەی لەشی مرۆڤەکان. کولێرەی جۆ بە شێوەیەکی گشتی لە ئێمە کاتی سەرفبوونی و کاتی بەکارهێنانی بۆ بەیانیان زۆر بەکارێت خەڵکی بۆ خواردنی بەیان بەکارهێنن بە تایبەتی ئەوانی کە پێویستیان بە ڕێژیمە یان نەخۆشی شەکرەیان هەیە بۆ ژەمە خواردنی ئێواران بەکاریە هەروەها بۆ نیۆڕانیش بە هەمان شێوە بەکاریە. ئێمە ئەم جۆرە کولێرەیە لە کاتی دروستکردنیە هەنێک مەوادی نواتی ئەکەین بەسەر کولێرەکەەوە وەکو ڕەشکە هەروەها تۆکەتان ئەمانیش بە هەمان شێوە تایبەتمەندەتی خۆیان هەیە و گرنگیەکی زۆریان هەیە بۆ تەندروستی مرۆڤ. هەویری کولێرەی گلۆبڕۆژە پێگێت لە دوو جۆر ئاردێکیان کە تایبەتە زۆر لە وڵاتی ئەڵمانیاوی هێنم خۆی گیراوەیەکی تایبەتە پێگێت لە ئاردی جۆ هەروەها لە چەند نواتێکی تایە وەکو ناوچی گلۆبڕۆژە و کونجی و ناوچی تۆکەتان ئێمە بە ڕێژێکی دیاریکراو لەگەڵ ئاردی سپیا تێکەڵێکین پاشان چەند جۆرێک لە داودەرمانی کوردەواری خۆمانی تێکەڵەکەین کە وەکو باسمان کرد سوودمەندە بۆ تەندروستی و کردداری هەزمکردنی خواردنەکان. پاشان ئەم کولێرەیە کە دەرەچێ و لە عەجانەکە تەواوە بێ ئێمە دەستەکەین بۆ کردداری گونەگرتن و قڕکردنەوە و دانانی بە شێوەیەکی دروست کە نابێ هەوای بەرکەوێ و بە شێوەیەکی جوان هەڵبێت و بێت بەو کولێرەی کە ئێمە بەسمانە. بێگومان کارەکانی ئێمە تایبەتمەندێتی خۆی هەیە. یەکێ لاوانە لە کاتی دروستکردنی ئەو کولێرەی کە باسمان کرد کە پێکاتوە لە کولێرەی کەپەک و جۆ و ئاردی سپی لە کاتی دروستکردنیە پێویستی بە جۆرێک گیراوە هەیە کە پێکاتوە لە ئارد و ئاو. ئەم ئارد و ئاوە کە بەکارێنین هەم بۆ خۆشکردنی هەویرەکەیە لە کاتی دروستکردن و پەنجە کێشکردنی هەویرەکە هەم بۆ ڕەونەق و جوانی هەویرەکەی لە کاتی بژانە ڕەنگێک و ڕەونەقێکی جوانە بە کولێرەکە و لە هەمان کاتە خۆشتر کاری پێکرێ و هەویرەکەش دەسە نانووسێ. بابەتی چکەمان بریتە لە تۆستی سپی هەرەکو پێشتوش باسمان کرد ئێمە یەکەمین کەس بووین لە سلێمانی توانیمان تۆستی سپی لە سلێمانی بەرهەم بێنین. تۆستی سپی پێکاتوە لە چی و لە چ کاتێکا بەکارێت. تۆستی سپی پێکاتوە لە ئاردی سپی ڕێژەیەک شەکر ڕێژەیەک شیر هەروەها خوێ و خومرە و ئەگەر بەپی پێویست حەسکەن ئەو کەسانی کە داوایەکەن ئەتوانی شتێکی بە زیاکەین وەکو جۆز بۆ نمونە باەم یان هەنجیری وشک یاخود قەیسی. تۆستی سپی بە شێوەیەکی گشتی بۆ خواردنی بەیانیان بەکارێت لە کاتی خواردنی بەیانیانە وەکو بە شێوەی سەندەویچ بەکارێت هەروەها لە کاتی ژەمە خواردنە بچووکانە بۆ کاتی عەسرانیان ئێواران بەکارێت. بابەتێکی کەمان هەیە کە پێڵێن کرواسۆن
پێکاتێک کڕاسۆن پێگەی لە هەویدەکەی بە گەرم دروست دەکرێت ینی بە هیچ شێوەیە ئاردی جوێتیان نییە دروستکردنی هەویرەکە پێگێت لە ئاردی سپی شەکر شیر پاشان ئەهێنرێت کە تەواو بێت ئەبێ بتە هەویر ئێمە هین ئەم هەویرە بە شێوەیەکی یەکسان ئەیبڕین و پانەکەیتەوە لەسەر جیازێکی تایبەتی پاشەوە تێکەڵەکە لەگەڵ کەرەیە کە ئەبێتە شێوەیەشی قاتقات ئەبڕێت و ئەکرێت بە کڕۆسۆن بە شێوەیەشی گشتی بۆ ناخواردنی بەیانیان بەکارێت پاشان جۆرەکانی زۆرن ئەتوانێت کڕۆسۆنی مەحشی لێ دروست بکرێت کە ئەتوانێت بە سادەیی بکرێت و بە شێوەی مەحشی بە شکڵاتە بە جۆرەها شێوەی تر دروست کرێت بە پێویست و حەزی ئەو کەسانەی کە داوایەکەن و ئەیخۆن ئەم جۆرە خواردنە زۆر بڵاوە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی بۆ خواردنی بەیانیان خەڵکانێکی زۆری خۆن لەگەڵ چاو قاوە و کەوەکو خواردنێکی بڵێن سەرەکی ناو ئابێت لە ئەوروپا لە هەر سەموخانێکی ئەوروپا گەبچی یاخود هەر شوێنێکی گشتی لە ئەوروپا کڕۆسۆن وەکو ژەمێکی سەرەکی بەکارێت. پاشان هەڵگرتنی ئەو هەویرکەرەیە لە بەستەرێکی ساردا بۆی ئەوەی لی گەرمای هەویرەکە بەرز نەبێتەوە پاشان قۆناغی ئامادەکردنی هەویرەکەیە کە ئەویش دروستکردنی ئەو قاتانەیە کە وەکو پێشتر باسمان کرد بۆ دروستکردنی کڕۆسۆنەکە لێرە ئەم ئەمێرە هەڵەسێ بە پانکردنەوە و تێکەڵکردنی کەرەکە لەگەڵ هەویرەکە بۆ ئەوەی ئەو جۆرە هەویرەی کە پێویستمانە بە شێوەیەکی دروست و ستاندەرد دروست بێت. بە هەموو توانای خۆمانە هەڵێن سەمونەکان بە شێوەیەکی ستاندەرد و دروست بکەین. بابەتەکانی ئێمە بە هیچ شێوەیە پێکاتی بڵێن مەوادی حافیزەتیان نیە سۆدە بە هیچ شێوەیە بەکار نایەنین بوونی نییە لەم پرۆژەی ئێمەیە گرنگێکی زۆرمان ناوە بە سەمۆنی ڕێژیم کە کەسانێکن ئەیانوێ خۆیان دوورخەنەوە لە سەمۆنی سپی کە سەمۆنی سپی وەکو ئاشکرایە لە هەموو لایەک بابەتێکە کە تەندروست نییە زۆر و ناتوانین بڵێن وەکو ڕێژیم بەکاری بێنین ئێمە سەمۆنی ڕێژیم چەند جۆرێکمانەیە لە بابەتی تۆست و سەمۆن و کولێرە و بگرە بی لەوە شەکەینەوە ژەمە خواردن دروستکەنە داهاتووە کە بڵێن هەر بۆ بابەتی ڕێژیم بەکار بێت. پاشان شیرینیەکان چەند جۆر شیرینیمان هەیە هەنێکی بڵێن ئەوروپیە کە من خۆم لە وڵاتی ئەڵمانیا فێر بووم و هەندێکشی بڵێن وەکو کە بەعامە لێرە خەڵک لەناو خەڵکە باوە وەکو کێک و پاقلاوە و بورمە و ئەم بابەتانە. بەنسبەت پاک و خاوێنی و هەموو کارمەندەکان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک گرنگی پاک و خاوێنەکەیان دەدەم بە بەکارهێنانی جلوبەرجی پاک کە هەموو ڕۆژی ئەم جلانە ئەشۆریە و ئامادە ئەکرێت بۆ بەیانی جارێککە بەکار بێتەوە ئەو مێزانی کە ئیشی لەسەرەکەنەوەکو بینیتان هەمی مێزیستان لە ستیلە هەمی دەروی وڵات هاتووە و جۆرە بەردێک بەکارێنین کە هەویرێکی لەسەردانین ئەم بەردە خۆی لە خۆیان ئەنتی بەکتریایە چونکە وەکو ئاشکرایە خۆمرە و هەویر و شەکر و شیر و ئەم بابەتانە ئەگەر بمێنێتەوە بۆ چەند کاتژمێرێک بەکتریا دروستەکە و تەندروست دەبێت. بە هەمان شێوە ئەو سینیانەی کە بەکارهێنین هەمی تیفالە مادەی تیفالە پێویستی بە چاوکردن نییە چونکە یەکەم ئەگەر چاور کرێ چێتە فڕنەوە ئەسووتێت کە سوتا بۆ جاری دووەم و سێم و چوارەم ئەو سوتایی کە بە سینەکە مێنێتەوە لەگەڵ هەویرەکە
تەفاعولەکات و مادەیەکی ژەهراوی دروستەکە کە زۆر ناتەندروستە باش نییە بۆ تەندروستی کڕیان. بابەتێکی کەمان بریتە لە باگەتی فەڕەنسی کە بەم شێوەیەکی جوان و تامێکی زۆر خۆشیەیە کە من خودی خۆم زۆرم حەز لێیە. ئەم سەمونە لە ئاردی سپی دروست دەکرێت، بەڵام پێکاتەکانی زۆر جیاوازن، چونکەم پێویستی بە جۆرێک لە هەوی ترشەیە کە ئەویش خۆمان دروستەکەین و بە فڕنی حەجەری ئەبژێنرێت لەسەر بەردی سەمونەکە ئەبژێنرێت. دروستکردنی ئەم سەمونە بە چەند قۆناغێکات تێپەڕێ. قۆناغی یەکەم ئەوەیە تێکەڵکردنی ئارد و هەوی ترشەکە و پێکاتەکانی ترە ناو عەجانە، پاشان دەرەخرێ و ئەخرێت سەر مێزێک و بەم شێوەیە کە لە بەرچاوتانە ڕوونە ئەبڕێت و دائەنرێت بۆ ماوەیەکی دیاریکرا و بۆی کە هەڵبێت. پاشان جارێککە ئیشی تیاکرێتەوە و درێژ دەکەیتەوە و بە هەمان شێوە دووبارە دائەنرێتەوە بۆی جارێککە هەڵبێت. لە ئاخر مەرحەلەیە ئەم سەمونە ئەکرێتە ناو فڕنی قاتقاتەوە و کەوەکو بڵێن لای خۆوان بە فڕنی حەجەری بەناوبانگە ئەبژێنرێت. لە سەرەتای دروستکردنی پرۆژەکەەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین بە شێوەیەکی زۆر ستاندەر ئیش بکەین. گرنگیمان زۆردا بە پاکردنەوەی ئاو، واتە فیلتەرێشنی ئاوەکە. بۆ ئەمە بەستەش هەستین بە دانانی نیزامێکی زۆر پێشکەوتوو کە ئەو ئاوەیەتە ئەم بینایەوە بە شێوەیەکی تەندروست هەڵبژیرێ و پاک بکرێتەوە و تێکەڵ بە ئاردەکە بکرێت. بێگومان تانکی ستانلێسیل بەکارێنین بۆ هەڵگرتنی ئاوەکە بۆی هیچ جۆرە ژەنگێک و پیسیەک دروست نەبێت لە ئەنجامی کاردێکردنی ئاو لەگەڵ تانچەکانە. بە هەمان شێوە ئاوەکەش بە چەند مەرحەلەیەک هاڕوە لەوانە فیلتەری لۆکەیی کە بۆ خەڵتە و پیسیەوان دەبێت. دوای ئەوەش جۆرێککە فیلتەر هەیە بۆ لابردنی کلس لەناو ئاوەکە. بە هەمان شێوە بیرمان لەوە کردەوە ئاو هەوای ئەم شوێنی ئیشکردنە بە شێوەیەکی تەندروست پارێزین. بۆ مەبەستەش بە هەمان شێوە هەستین بە دانانی جۆرێک ساحیبە و دافع بڵین کە چەند هەوا دەرەکە لە ژووری هەوی شێلانەکە، ئەوەنە هەوای پاک کاتەوە شوێنی چکەوکو ئەزانێت لە وڵاتی ئێمە دیاردەی خۆڵبارین زۆرە. بیرم لەوە کردەوە کە ئەو خۆڵە نێتە ژووری هەویرەکە و تێکەڵی هەویرەکە بێ و بێتە دروستبوونی تەپوتۆت لە شوێنی هەویرەکە. ئێستا ئێمە لە ژووری فڕنەکانین، واتە ژووری هەوی برژانن. بە شێوەیەکی گشتی ئێمە دوو جۆر فرن بەکارێنین. جۆرێکیان فرنی ستونیە کە بەعەرەبی پێڵێن فرنی عەمودی. جۆری دووەمیان فرنی قاتقاتە کە لای خۆمان بە فرنی حەجەری بەناوبانگە. ئەم فرنانە بەپی پێویست و جۆری سەمونەکە و جۆری ئیشی هەویرەکە ئەگۆڕێ. چونکەکەم فرنی عەمودی بە هەوای گەرمیشەکە ئەو سەمونەی کە پێی دەرەچێت تامی جیاوازە وەک لەوەی کە بە فرنی قاتقات دروست دەکرێت و فرنی حەجەریە. لێرە ئەتوان بڵێم ئەمە کۆتا ئیشی ئێمەیە کە وەکو سەموخانە لێرە ئیشەکەمە کۆتایی پێ و پاشەمەش ئەفرۆشتێەوە چ دەستی کڕیارەوە و کۆتایی بە هەموو کارەکانی ئێمەیە لێرە. تاقی ئینتاجمان حالیان لە ڕۆژێکە نزیکی 1000 کیلۆ ئار دەبینەوە.
بەڵام ئەم ڕێژەیە لە گۆڕانکاریایە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونایە وەکو باس کرد بابەتەکان زۆرن وردەکاری زۆرە ئەمانەیە بە شێوەیە دروستی بکەین کە لە ستاندەتی خۆی دەرنەچێت. ئێمە توانین منافەسی و بابەتانی دەروی وڵات بکەین کە لە وڵاتانی دراوسێەوە هاورداکرێ بۆ ناو هەرێمی کوردستان لە ڕووی کوالیتیەوە 100% ئەتوانین منافەسەیان کەین و بگرە باشتریش چونکەکەم هەر لێەوە کە ئەگاتە ئێرە کاتی پێویستە ئەو کاتەوا لەو بەرهەماکە کە تازە نەبێ کە هەنێک کات گونجاو نەبێ بۆ خواردن بە تایبەت لە وەرزی هاوینە ئێمە بیرمان لۆ کرد کە پرۆژە گەورەترکەین بتوانین بەرهەمەکانم بگەینە هەموو شوێنێک.